هەڵکەوتەی سنووری جوگرافیای هەرێمی کوردستان وای کردووە کە زۆر بە ئاسانی دەتوانرێت وەبەرهێنان لە گشت سێکتەرەکاندا بکرێت. من دەمەوێت لە بژانەوەی ئەم جارەدا قەزایەک بە نمونە وەربگرم کە تێیدا دەتوانێت لە زۆر سێکتەر و بواردا سوودی لێوەربگیرێت. قەزای پێنجوێن سەرڕای ئەوەی کە شاڕەیەکی بازرگانی گرنگە و هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، بەڵام لە قەزای پێنجێندا کۆمەڵێ بابەتی گرنگتر هەن، لەوانە سێکتەری کوشتتوکاڵی، پیشەسازی، گەشتیاری و بازرگانی. تاکە قەزایە لە دوای دەشتی شارەزورۆ کە خاکەکەی بە پیتە بۆ بەرهەمهێنانی سەرجەم بەرهەمە کوشتتوکاڵیەکان. سەرڕای ئەوەش زۆرترین دەستی کار لە وڵاتی ئێران و تەنانەت لە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق و لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕوو دەکەنە ئەم قەزایە بۆ ئەوەی لە بواری کوشتتوکاڵدا کار بکەن. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. قەزای پێنجوێن یەکێک لە قەزا گرنگ و بازرگانیەکانی هەرێمی کوردستان. کەش و هەوا، خاک، هەڵکەوتەی جوگرافیا هاوکارێکی باشن لەم سنوورە کە بتوانرێت بۆ تەواوی سێکتەرەکان سوودی لێوەربگیرێت. سەرەتا لە کەرتی کوشتتوکاڵیەوە دەست پێ دەکەین. تەماتەش وەک نمونە بەرهەمەکەی هێندە زۆرە، توانای پڕکردنەوەی خواستی ناوخۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەواوی پارێزگاکانی عێراقیشی هەیە. ئەمە دیمەنی چەند مانگێک پێش ئێستایە کە جوتیارانی سنووری قەزای پێنجوێن چوونە بەغدا و لە بەردەم وەزارەتی کوشتتوکاڵی عێراق داوایان کرد ڕێگری لە هاتنی بەرهەمی تەماتە لە دەرەوە بگیرێت، چونکە تەماتەی پێنجوێن توانای پڕکردنەوەی خواستی ناوخۆی هەیە. یەکێک لەو جوتیارانە دەدوێنم کە ساڵانە چەندین تۆن تەماتە بەرهەم دەهێنێت. کاک فواد یەکێک بووی لەو جوتیارانەی کە چوونە بەغدا، چوونە بەردەم وەزارەتی کوشتتوکاڵ، باسیەوەتان کرد بەرهەمەکەمان بە فیڕۆ چێت، ئەبێ دەواازەکان دابخرێت. ئەو چوونە و کاریگەری چییە ستا لەسەر بەرهەمەکەیەوە؟ وڵای تقریبان هەفتەیە کاریگەری ڕوویاوەتیایە. لەو پێشە سعد نەزم 300 دینار و 350 دینار و تا 200 دیناری ژەهاو. بەڵام تقریبان 3-4 ڕۆژە سعد باش. سەد لە 450 و 500 دینارە 550 دینارە باشە سعدە بۆ ئێمە. حەز ناکەین زۆر گران بێت. کە گران بێت دەواازە سنوورەکان ئەکرێنەوە. تا 500 دینار 550 دینار بۆ ئێمە زۆر باشە. تەماتەی پێنجوێن ئەوەندە زۆرە ئێوە داواکەن دەواازەکان دابخرێ بەشی هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراقەکە؟ بە تەئکید بەش عێراقەکە بە کاملی. ئەتوانی لێشی بنێری بۆ دەروی وڵات. بە تەئکید زۆرە. لە ڕووی تامەوە کوالێتیەوە چه جیاوازێکیە تەماتەی پێنجوێن؟ وڵی تەماتی پێنجوێن شتێ زۆر خاکەی زۆر بە پیت و جوانە. یعنی تەماتەکەی فەرقیەیە، ناخرێتە بەڕاد و ساردخانەوە دابندرێ. تەماتەی سروشتی و جوان پێئەکات. تەماتی ئێران ئەخرێتە ساردخانەوە دا ئەندێت هەش کاتە پارەی کرد و کاتە هاوردی دەرویەکەن. موادی کیمیاوشتی تێناکەنەوە؟ کیمەشتی خراپی تێ ناکرێت. بە پێویستی عەرزەکە تێکرێت، چ خۆرایی کەم بێ ئەوەی تێکرێت. باشە ئێوە بۆ لە ساردخانە و بەڕادەکانە هەڵی ناگرن بۆ وەرزەکانی تر تەماتە؟ وڵی لە ئێمە تیای نییە. کاتێکمان دیاری کراوە مەسەن لە مانگی 6 و مانگی 7 پێئەکە تا مانگی 10 و 11 بە گوێرەی ساڵی زووتر شخصە ئەکەوێت تا 15 ئەو پەڕی بەڕەکات. وەکۆی کە تۆ بزانیت لە قەزای پێنجوێنە بەس بەرهەمی تەماتە چەند هەلیکاری ڕەخساندووە؟ وڵی تهدید ناکرێت چەندێ زۆرە. یعنی چەند 200 دەبێ بەدەمیەوە. لە شەمسەماڵ و لە کەلار و لە هەڵەبجەوە لە سیساق و خەڵکی بۆیە زۆرە. تهدید ناکرێت لە چەند نەفەرە. ئەی لە دیوی ئەو دیو لە وڵاتی وەکو ئێرانەوە؟ لە ئێران بۆیە بۆ کرێکاریەت ئەوان، بەڵامی خواری خۆمان زەرعاتی تیاکەن ئەوان. لە سیساق وێت لە هەڵەبجەوە بۆیەت ئەوانە خوان لێرە فەلعاتیکن و پەڵەکڕی ئەکەن تایە. بەڵامی کە لە ئێرانوێت بۆ کرێکاریەکەیەت. چەند جۆری تەماتە بەرهەمێننەوە؟ 23 جۆرمان هەیە تەماتە. سۆفیامان هەیە، 83 هەیە، 4-5 جۆرمان هەیە تەماتە. ئێوە ئێستا احتیماتان بەس لەسەر پارێزگاکانی عێراق یا دەینێرن بۆ پارێزگاکانی کوردستان، سلێمانیە، هەولێرە؟ ئەم بە سلێمانی هەولێر جێچێ بەڵام زیاتر بۆ جنوب ئەچێت. ئەم تەماتەی کە لە پێنجوێنە بەرهەم دێنرێت ماوەی بەرگەکردنەکەی چەند ڕۆژە؟ تقریبا 3-4 ڕۆژە مێنێتەوە. ئەمانە کە ئیبەن جاری وایە بە 2 ڕۆژ ئەگاتە ئەوێت تا ساغ بێتەوە 3-4 ڕۆژێت پێچێ و شتێ بە قوتیشە تەماتەی جوانە. چی بکرێ بۆ جوتیارانەوە تا تەماتە هەیە دەواازەکان داخراوە؟ ئێستا ینی جوتیاران دەتوان بڵێن ئێمە ئیسفادەمان کردووە؟ هەنێکی ئیسفادەی کرد و هەنێکی نەیکرد و پێشتر زەرمەند بوو. تیادی تەماتەیە بە 150 دینار بە 200 دینار.
پێشتر بەعام لە 300 نار و 500 نار بێت لە هەوڵەوە خراپەکە بدرێت بە 300 نار باشکە بدرێت بە 500 نار خەڵک ئیسفادە ئەکات. ئێستا چی بکرێت بۆ جوتیارانی ئەم سنوورە باشە؟ وەڵاهی کاتی بەروبوومەکان ڕێگیری بکرێت دەڕووی هاوکاری و هاوکاری فەلاح بکرێت شتی بە هەرزان بدرێت حکوومەت پاڵپشتیکە ئەم دوو مانگ سێ مانگە شت نەیەتە ناوەوە دوای ئەتوانێت ئەمیش هاوکاری جنوب بکات. چەند جگە لە بەرهەمی تەماتەکە هەناردەیەکەم بەرهەمی تریشتان هەیە بینێرنە دەرەوە؟ بیبەرمان هەیە خیارمان هەیە کوولەکەمان هەیە سێوی تاپەیە بۆ ترێ هەیە بەڵام تۆ کەمترێکن بەڵام تەماتە و کوولەکە و ئەو بیبەر و شت زۆرە. بەرهەمە کوشتتوکاڵەکانی قەزای پێنجوێن تەماتە شووتی خەیار برنج کوارک کاڵک پەتاتە پیاس پێنجوێن تاکە قەزایە کە لە دەرەوەی سنووری خۆی دەستی کاری بۆ دێت بۆ کەرتی کشتتوکاڵی نەک لە ناوخۆی هەرێمی کوردستان بگرا لە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران و پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق لە وەرزێکی دیاریکراودا دەستێکی کاری زۆری پێویستە چونکە لەم سنوورەدا زۆرترین بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم دەهێنرێت جوتیاران باس لەوە دەکەن ئەگەر گرنگی زیاتر بە کارتی کشتتوکاڵی بدرێت لەم سنوورەدا دەتوانێت زۆرترین هەلیکار لە وەرزەکانی دیکەشدا بڕەخسێنرێت. ئەم ساڵ لە پێنجوێن زیاتر چ بەرهەمێکتان چاندووە؟ ئایا لە بەرهەمەکەی خۆتان ڕازین چۆن ساغیەکەنەوە لە بازارەکانە و لە هەمووشی گرنگتر ڕەخساندنی هەلیکار لە ڕێی بەرهەمە کشتتوکاڵەکانەوە چۆنە لە پێنجوێنە؟ بەنسبەت بەروبوومی پێنجوێنی فەلاحەتی زەراعەت ئێمە لە سەرەتای لە مانگی دووە دەست دەکرێت بە توودانان بۆ شەتڵ و ئەو شتانە لە مانگی سەرەتای 5 تا 5 تا 6 تر شەتڵەکانێک واژنە سەر زەوی بەروبوومی پێنجوێن بەنسبەت پێنجوێن تەماتەیە خەیارە کوولەکەیە شووتیە کاڵەکە بەربوومان زۆرە پەتاتەیە یانێ توانین پێداویستی هیچ کە ناخۆی هەرێم خواروی عێراقیش دابین بکەین ئیتر وەکو شتەکانیشمان هەمووی شتی کوالەتی بەشتی جوان شتی چاک وەکو بازارش بازار لە سەرەتاوە لە ڕاستیە بازار خراپ بوو یعنی فەلاح زەرەریە کرد ئەوە نەبوو کە نەیەتوانی بیچنی بیشی چنیایە لە پارەی خۆی پارێگرێکار و مەسرەفەکەیە ئیتر باش بوو لە ماخیرا ئەویش بۆ نسبەتێکی واژوانە بازێکی هەرچی بووی تووشی زەرەر بوو ئەوشی کە لە ماخیرا شتێکی مەوە باش و سعرەکان تۆزە جوڵی کردی سوادەمان لێ کرد. باشە ئێستا ئێوە بینیمانەوە خەریکی لێکردنەوەی کوولەکە و شت بوون ئێستا کیلۆی بە چەنە فرۆشن لە بازارەکەیە ئایا باشە ئەو نرخێکی ئێستا پێفرۆشن باشە بۆ جوتیارەکان؟ ئێستا لە ئێستا وڵات سعرەکەی ئەتوان بڵم بەرزە حەزم نەکرد تۆزە نزمتر بووە بۆی خەڵکی سوادەی لێگا ینی سعری کوولەکە لە 450 تا 500 گاعی بینی ئێستا لە دۆریش سەر و 600ەیە بۆ خەڵکی هەژاریش باش نییە بۆی حەز ناگەم لۆ زیاتر سەرکەوێت. کاگیادگار لە ڕووی ڕەخسانی هەلیکارەوە ئایا بەرهەمە کشتتوکاڵەکان لە پێنجۆن بۆتە هۆکارەوەی کە هەم هەلیکار بۆ گەنجانی پێنجوێن هەم بۆ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بڕەخسێنێ؟ بەڵێ یارەوەڵا هەلیکاری چاکمان دابین کردووە ینی گەنجانی خۆمان ئیسفادەی لێکەن گەنجانی خوارێرا گەنجانی شارەکانی تر ینی ئیسفادەی باشیان لێکردەوەی تالبی ئیش بێ و بتوانێت ئیشکە ئیشی باشێ ینی چەندجا خۆم دوای کرێکا ڕۆشتم دەستم نەکەوتوو ینی ئەم مەسافی 3-4 مانگە هەچ کەس بتوانێت ئیشکە ئەدوانێت بێ لێرە ئیشی باشی دەستەکەوێت. چی بکرێت لە ڕووی کەرتی کشتتوکاڵیە بۆی بەرهەمەکانی پێنجوێن زیاتر ساغ بێت و زیاتر بە بازار بکرێت لە هەرێمی کوردستان؟ وەکووە بێ وەزارەتی کشتتوکاڵ دەفعی فەلاحە ینی پیشگیری بکە ئەو تۆ و سەماد و شتانەی کە لە هینۆیان لە دەرەوەی وڵات هیچ نەوێت باجی لەسەر لابە من نامێ خۆی بەپارە بۆم کڕێ و بە نرخێکی کەمتر بماتێ بەزەوەنە باجی لەسەر لابە و یان بە سعری ئەو دۆلاری کەێت بە 132 بۆ فەلاحی پشکێنەوە یان بۆی ئیسفادەی لێ بکەین ئەنا ئەوکۆی کە بتوێ هاوکاری بکە شتی پێفرۆشتێ و بە نیوە قیمەت ئەوەمان ناوێت بەزەوەی کە کاتی بەربوومەکەشمان پێگەی دەرگای مەرزەکان داخین لەگە خواروێراقان ڕێکەوەن بڵێ ئێمە لە کاتی ئەوان پێگە ئەمان لێرۆ دایخەن مەرزەکان کەی ئێرە پێگە ئەوانیش دایخەنیا بێ ڕێکەوتنێک هەیە بۆی فەلاح هیچ کەس تووشی زەرەر نەبێت. ئێستا چاندنی بەرهەمە کشتتوکاڵیەکان لە پێنجوێن با باسیەوە بکەیت زانستیانەیە یاخودەوەی کاڵن هەر شێوازە کلاسیکە کۆنەکەیە؟ نەوەڵا شێوازە کۆنەکە نەماوە پێشتر بەراو بوو بە گۆ لە کرا و ئەوە ناڕەحەت بێسە بوو بە سیستەمی قەدرە و شتی پێشکەوتوو هاتووە ینی بەردەوام ئەم کشتتوکاڵێمە ئەم بەرگومانیەکەین مهندسی زەراعی چاودێریەکە
بەربوومەکانمان لەژێر چاودێریایی ناتوانین هەر لە خۆ دەرمانێکی بینێتە دەرمانێکی حەشەری ڕژی بەم کوولەگاوی فەتری ئەمانەگەەوە نەکەم بێ بۆی تووشی زیان نەبێ خەڵکێکە لێ ئیسفادەکەن. خاکی پێنجوێن لە ڕووی کوشت و کاڵیەوە چ جیاوازیەکی لەگەڵ خاکەکانی تر مەسەلەن لە شوێنێک بۆ شوێنی تر فەرقی هەیە؟ بەڵێ وڵا پێنجوێن خاکێکی تایبەتی هەیە لە دوای شارەزورەوە بڵێم خاکی پێنجوێنە بۆ بەربوومی تەرەکاڵ لە پێش شارەزووری شوێ بەڵامی ترەوەی هەیە کە بازە جار کێشەمان بۆ دروستبوونی ساخبوونەوە بێەوەی هەیە ناوەکو بەروبوومی زۆرمانەیە پەتاتەوە بە شتانەمانەیە توانم بڵێم پێداویستی ناخۆ دابی نەگەین بە کوالێتێکی باش ینی شتەکانمان دەرەجەیەکن. بەرهەمە خۆڕستکەکانی قەزای پێنجوێن بۆ کەرتی کوشتتوکاڵی، قەزوان، ترش، سالما، کنگر، بنێشتی کوردی. هەڵکەوتەی سنووری جوگرافیای قەزای پێنجوێن وای کەوتووە کەوتۆتە سەر سنوورەوە بە نمونە هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە هەمان کاتیشدا مەرزێکی نێودەوڵەتی وەکو باشماق لەو سنوورەدا بوونی هەیە کە ڕۆژانە بەدایان تۆن کاڵا و شمەکی لێوە هاوردا دەکرێت. هەر بۆیە دامەزرانی کارگا لە سنووری قەزای پێنجوێن تێچوەکەی کەمترە و لە ڕووی بەرهەمێنان و دەستی کاریشەوە هەروەها لە ڕووی هاوردەکردنی کەرەستەی سەرەتاییش بۆ کارگەکان. کاکسەروان هۆکار چی بوو ئێوە ئەم کارگی قارچکەتان لە پێنجوێن دامەزران؟ طبعاً پێنجوێن بە چەند هۆکارێک ئێمە معاملی قارچکە لێرە دامەزراوە یەکێک لەوانە کەش و هەواکەی لەبەرەوەی کەش و هەوای پێنجوێن زۆر گونجاوە بۆ معاملی قارچک بە هۆکاری ئەوە یەکێکەوەی کە چیلێرت پێویست نییە و بۆ کارەباکەشی ئێمە کارەبای 24 ساعاتە سپاس بەخوا لە پێنجوێنە هەیە و دووهەمینیش چون لەسەر حدود و دوورین ئێمە هەندێک لە موادەکانمان لەسەر حدود دێت ئەمیشە هۆکارێکە بۆ ئەو بار هەڵگرانی کە گواستنەوەمان بۆکەن بە کولفەیەکی کەمترە گاتە دەستمان بەخاطر ئەم هۆکارانە لە پێنجوێنە کەش و هەوایەکی پاکتر و باشتری هەیە و لەبەر ئەمانە لە پێنجوێنە ئەم هۆکارانە کاریگەری هەیە لەسەرەوەی کام بەرهەمی قارچکە هەرزانتر بێت لە بەرهەمەکانی تر؟ بەڵێ بە تاعشید ئەگەر ئێمە بۆیە ئەوەمان کردووە کە قارچکی پێنجوێن بۆ نمونە لە بازاڕە بە قیمەتێکی هەرزانتر بفرۆشین و باشتر بفرۆشێ بۆمان. قەزای پێنجوێن بۆ ناسراوە کە بەرهەمە کوشت و کاڵەکان زۆرترین هەلیکاریان ڕەخسانوە نەک بۆ گەنجانی ناوخۆبەست و بۆ گەنجانی دەریشەوە. ئەم کارگەیەوە چەند هەلیکاری ڕەخساندووە؟ بەڵێ بە تاکید کارگەی قارچکی پێنجوێن سپاس بۆ خوای گەورە ئێمە لە ئیستەیە تقریبان بەس ئەو کارمەندانەی کە لەناو کارگەیە ئیشەکان 35 تا 40 کارمەندمان هەیە بە خۆشبەختانە و بەدەر لەوەی کە لە نەقڵەکانە و بۆ نمونە لە علوەکانە کە ئەفرۆشرێت ئەمانیشە ئەگەر حسابکەی حدودی 50 دانە خانەوادە و ماڵ لەم کارگەی قارچکی پێنجوێنە ئیسفاداکات و هەلی کار بۆ ئەوانە ڕەخساوە. باباسی پرۆسەی بەرهەمێنانی قارچ بکەین لە کارگەکەیەوە بە چ پرۆسەیەکە ئاڕوە تا شێوازی بەرهەمێنەکەی دواتر ئامادەیەکەن بۆ بازار و بەکارهێنانی؟ بەڵێ تەبعاً سەرەتا ئەم کۆمپۆستە کاگا بەدەستیێمە ئەمە بریتە لە پوشی گەنم لەگەڵ هەندێک موادی بەسوودا لە ئێرانە حدودی 21 ڕۆژ ئیشەکەن لەسەری هەتاوەکو ئەیگەن بۆ کۆمپۆستە دواتر کەگەیە دەستی ئێمە کیسەکانمان 6 بە چلە هەر تەبقێکمان لەم تەبقانەش 104 کیسە کۆمپۆست ئەگرێت سەری کیسەکانمان ئەبڕین ئەو کات شی ئەەکەینەوە بە ئەندازەی 4-5 سانتینی لێ شی ئەەکەینەوە دواتر ئەیکوتینەوە ڕۆژنامەیان لایلۆن ئەدەینە سەریە هەر 24 ساعات 4 جار ئاوە درێت ئەمە 14 ڕۆژ ئیشەکەین لەسەری ئێمە 21 ڕۆژمان هەیە پێ ئەوترێ مەرحەلەی ڕیسە دەوانی 14 ڕۆژی ئەم مەرحەلەیە ڕیسەی ناو کۆمپۆستە بڵاویەکەینەوە ئەو مایسیلیۆمی تۆی قارچکە لەناو ئەو پوشایە بڵاو ئەەکەینەوە و پەردەی جۆڵایکەرە هەموو یەکرێتەوە دواتر کە لە ڕۆژی 14 ئامادە بوو بە ئەندازەی 3 تا 4 سانتین خاکەکرێتە سەری خۆڵەکەشمان خۆڵی تاپترایە هی بنی بەحرە بە تاقیمکراوی ئەوش لە ئێران وەگا بەدەستمان ئێمەش خۆمان لێرە بە دەست و بەجیاز شێ ئەو ڕوتوبەتی باشی پێدەین و دواتر خاکدەیی پێەکەین لە ڕۆژی 21کە پێویستیمان بە ڕۆژنامەیان لایلۆن نابێت و لەم مەرحەلەیە هەتا ئەگەینە ڕۆژی 21 ئەبێت دەمای کۆمپۆستەکەمان 25 تا 27 دەرەجە بێت دواتر کە گەشتینە ڕۆژی 21 ئەکەوینە مەرحەلەی هەوادەیی و هەوای ئازادی پێدرێت ئیتر پێویستمان بە شێ ئەو ڕوتوبەت و هەوای باش هەیە کۆمپۆستەکەمان هێنینە 16 دەرەجە شێ ئەو ڕوتوبەتی قاعەکەمانە بینە 93 دەرەجە و هەوامانە هێنینە 16 دواتر لەم مەرحەلەیە 12 ڕۆژی شەکەین لەسەری هەتاوەکو قارچکی لێ دروستە بێت و بەم شێوازە قارچک دێتە بەرهەمەوە کە وەختێکی شاتە بەرهەمەوە
ئێمە بە سێ مەرحلە قارچکەکەمان کۆوەکەینەوە. مەرحلەی یەکەممان بڵێن هەر بەم شێوازە دێت کە هات جوان ئەچن لێت. طبعاً کارمەندەکانمان ڕاهاتون بەم قارچکە ئەیچنن هەم ڕۆژ لەگە ڕۆژە کە تەواو بوو ئەو جێگانەی بۆ نمونە کە برینار بۆ خۆڵەکەمان یانەوەتانێقنی قارچک یا قارچکی کەوتومان هەیە بەدەست کۆوەکرێتەوە جوان لا برێت. دواتر هەر بەو خاکە خاکی تازە ئەکرێتەوە جێیەکەی بۆی لێەوە ئاویان هەوا نەچێتە خوارەوە زەربەوا لە کۆمپۆستەکە و ئینتاجەکەمان کەم بکات. بەری دوو هەمەکەشی بەو شێوازە دێت و بەو شێوازە دووبارە پاکەکەین و سێ لەم مەرحەلەیە لێگرین. بەرهەمی ڕۆژانەتان چەنە ئەینێرنەکان پارێزگایە؟ بەڵێ ئێمە تقریبان بەرهەمی ڕۆژانەمان 1 تەنونی و تا 2 تەنە و بە زۆری بەشی زۆریمان لە سلێمانی ساغە بێتەوە بەرهەمەکانمان بۆ هەولێری ئەنێرین هەتا بۆ بەغاشمان نردووە جارجار بەڵام ئەوە 2 ساڵە ناینێرین بەڵام بۆ هەولێری ئەنێرین و بۆ سلێمانی زیاتر لە سلێمانی ساغە بێتەوە بەرهەمەکانمان. لە ڕووی سامانی کانزاییەوە قەزای پێنجوێن یەکێک لە ناوچە دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستانە کە چەندین بەرد و کانزای جۆراوجۆر لە سنوورەکەدا بوونی هەیە. یەکێکی تر لە سامانە گرنگەکانی قەزای پێنجوێن بوونی بەردێکی زۆرە لە ناوچە شاخاویەکانی بە جۆرێک دەتوانرێت لە زۆر بواری پیشەسازیدا بەکار بهێنێ چونکە بەردی پێنجوێن بەناوبانگە کە دەتوانێت لە زۆرترین بواری پیشەسازیدا بەکار بهێنرێت. ئەوەی لە قەزای پێنجوێن سوودی لێوەردەگیرێت تەنها 6 جۆری بەردە و بە دیاریکراویش 4 جۆریانە. لە کۆی قەزای پێنجوێندا زیاتر لە 20 کانە بەرد هەن کە بەردی لێ دەردێنێ بەڵام تەنها 2 کارگەی شکاندنی بەرد هەیە. لە کاتێکا دەتوانێت تەنها لە ڕێگای ئەم بەردانەوە بۆ 20 جۆری جوانکاری پیشەسازی بەکار بهێنێ بەڵام ئەوەی کێشە و گرفتە لەم سنوورەدا نەبوونی کارگەی پێویستە و لەسەر و هەموو شێوە ڕێگاوبانە چونکە دەوترێت تەنها لە ڕێگای ئەم بەردەوە دەتوانرێت داهاتێکی باش پەیدا بکرێ و زۆرترین هەلی کاریش بۆ سنووری ئەم ناوچەیە پەیدا بکرێت. کاگرابەر ئێوە لەم کارگەی خۆتانە چۆن سوود لەم بەردانە بینن؟ ئەم معاملە مدەیەکی زۆرە ئیشەکات لێرە و دەرێنانی بەردیش لە پێنجوێنە تازە نییە. فترەیەکی زەمەنی زۆرە لە پێنجوێنە چەند کەسێک هەڵساوە بە دەرێنانی بەرد لێرە بەردەکان دەرەکەن. لێرە دوو کارگەی بەردشکاندنی لێیە. لێرە بەردەکانە شکێنرێت ڕەوانەی سلێمانی و دەربەنی خان و بەغداد وەماناکێ لێوێ بەکاریانن بۆ کاشی بەپێی ئەو کەسانە کە خواستیان لەسەرا هەر کەسە و بەخواستی خۆی بەکاریانێت و ئیسفادەی لێکێت. باشە چەند جۆری بەرتان بۆیە دێەوە؟ ئێمە لە ئێستا 4 جۆر بەردمان بۆیە. بەردی سپیمان بۆیەت بۆ کاشی بەکارێت، بەردی نمیریمان بۆیە زیاتر بۆ بابەتی جوانکاری بەکارێت، بەردی شین و سەوز و ئانشمان بۆیەت زۆربەی زۆری ڕقەمەکان کە لێرە ئەشکێنرێ زیاتر لەوە بۆ کاشیە بۆ کاشی ئیسفادەی لێت. لە ڕووی دەرهێنانی بەردەوە لە زەیۆ نزیکە چۆنە یانیەوە؟ بەردەکە شێوازی بەردەکە ئابینێت شوێنەکەی ئەبینێت یعنی هەنێ شوێن هەیە ئاسانە دەرهێنانی هەنێ شوێنیشەیەت سەختە ئەبێ هیلاک بێت تاوەکو بەردەکە دەرەکە. لە هەرێمی کوردستان ینی بە بەراو بە وڵاتەکانی تر دەرهێنانی بەرد ئاسانتر نییە؟ تاوان لێرە بە حکمیەوەی کە خاستن پێنجوێنیش کە ناوچەیەکی شاخاویە بە دەرهێنانی بەرد لە چاو هەنێ وڵاتی ترا ئاسانترە چونکە ئەمە بەردەکانەوە تا لەوانەیە خۆتان بیبینن بەردەکان دیارە بە شاخەکانەوە هەر ئەو نەتۆیێت ئێرە فەحسێکێکە ئەگەر دەمار بێت و بەردی زۆر بێت دەستەکەی بە دەرێنانی لەوانەیە لە وڵاتانی تر بۆ شێوازە نەبێت. بەرد هەلیکاری ڕەخساندووە لەم سنوورەیە بەتەشیت ئێمە لێرە چەند گەنجانەکەی لێرە ئیشەکە هەیە شۆفێری گەڵاوەیە بەردەکە ئاگوازێتەوە هەیە شۆفێری مەکاینە بەردەرەکات ئیسفادەی بۆ گەنجانی پێنجوێن هەبووە بەڵام هەتا گەورەتر بێتوە تاوەکو پشتگیری بکرێت زیاتر ئیسفادەیەت. ئەگەر ڕێگای هاتوو چۆ ڕێگاوبانی ئەم سنوورە لەگەڵ پارێزگاکانی ترا چاک پێرێت دەوریە بێ ئیشەکەیەوە زیاترە بێ؟ ئایتەوان ئێمە سایقمان هەیە تەلەفۆنی بۆکەن کاکە وەرەوە پێنجوێن بارەبار عنی کرێی پێنجوێن لەگەڵ هەموو کرێ شارەکانی تا کاکە لە من بۆنە نیان بۆ پێنجوێن
ئەوەی کە منیان بۆ پێنجێن ئەوە بارەکەم ئەو نەیتر سەرمە ڕێگەکەی ناخۆشە قڕەواڵخە هیچ مەرجێکی سەلامەتیتیان نیە ڕێگەی پێنجێن بەنی سلێوان. کاگرابەر کاتێک ئەم بەردانە لە کانەکانەوە دێ بۆ کارگەکەی لە ئێوە چۆن سوودی لێبێن دابەشتەکەن یەک جۆر بەرتانەیە دەیکەن بە چەند بەشێکەوە. ئێمە بەردەکان لێرە کە ئەشکێنرێت ڕقم دروستە بێت لە ڕقم یەکەوە هەمانە تاوەکو ڕقم پێت ئەتە هەر ڕقەمەکان و بە پێی ئیسفادەی خۆی ئیسفادەیەکی هەیە. ڕقم یەکەکە خەڵک زیاتر بۆ موادی یارمەتی دەرد بەکارێنێ بۆ دروستکردنی کاش یان بەکارێنێ بۆ ئالیکی ئاژەڵ بۆ دەواجینەکان بۆ ئەوانە بەکارێن. ڕقم دووەکەش بە هەمان شێوە ئەنی ڕقم دوو ڕقم سێ یارمەتی دەرە بۆ دروستکردنی کاشی ڕقم 4 و ڕقم 5ەکەش خۆی دروستکەری کاشیەکەی ئەنی کاشەکە کە دروستەکەی لە ڕقم 4 و ڕقم 5ەکە دروست. ئێوە ڕۆژانە دەتوانن لەم کارگی خۆدانە چەند تۆن بەرد ئینتاج بکەن ینی ئێمە ئەگەر بێتە سەر ئەوە ڕقمەکان فەرقیە ئێمە ڕقمی 4 و 5ەکە تقریبا 60 تن دەرەکەی ڕقم سێکە تقریبا 30 تن دەرەکەی 40 تن دەرەکەی ڕقم دووەکە کەمتر چونکە بە حکومەوەیەکە ورترە کەمتر لێت دەرەوە کەمتر لێ دروستە بێت هەتاوەکو قەویتر بێ و گەورەتر بێ بەرەی ئینتاجەکەی زیاد. سامانی کانزایی لە قەزای پێنجوێن یۆرانیۆم، ئاسن، مس، گۆگرت، مەنگەنیز، کڕۆم، خەڵوس، مەڕمەڕ. لە هەرێمی کوردستان چەندین ناوچەی دیکەی وەکو قەزای پێنجوێن هەیە. چۆن دەتوانرێت گرنگی زیاتر بەو ناوچانە بدرێت؟ شارەزایەکی ئابووری چ پێشنیارێک دەخاتە ڕوو؟ چۆن گرنگی زیاتر بەو قەزایانە بدرێت کە دەبنە ناوەندێکی بازرگانی و پێشەسازی گەرەنگ لە ناوچەکەدا؟ هەڵکەوتەی سنووری جوگرافیەوەی کردووە ناوچێکی زۆر ستراتیژیە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی وەبەرهێنانیشەوە بۆ کەرتی گەشت و گوزاریش. ئێمە قەزای پێنجوێن بە نمونە وەرەگرین ینی زۆربەی سێکتەرەکان لەم قەزایە جێگای بۆتەوە بەڵام ئەبین هێشتا ماوێتی پەرەی بدەین. ئەمە چۆن دەتوانین سوود لە هەموو سێکتەرەکان وەربگرین؟ بەڵێ لە ڕاستیاوەی کەوا تێبینێکرێت قەزای پێنجێن کە سەر بە پارێزگای سلێمانیە قەزایەکی بازرگانیە بەهۆی بوونی مەرزی باشماخەوە بەڵام تێبینی کەشەکەین کە کەرتەکانی کەش بە هەمان شێوە بەتایبەتی کەرتی کشتتوکاڵ ینی مەسەلەن جێدەسی دیارە نەک لە ئابووری هەرێمی کوردستان بەتایبەتی ئابووری عراقیش پێدەشتەکانی دەشتی شلێر و پێدەشتەکانی تری پێنجێن زۆر گرنگە بەڵام کاتێکەوە لە شوێنێک کە بەرهەم هەبوو ڕاستەخۆ بتوانانی بکەین بە بابەتی پیشەسازی بەداخۆ ئێمە لەم لایەنەش هەر نەمانتوانێت نەبوونی کارگەی بەتایبەتی بۆ تێبینێکین تەماتەی دەشتی شلێر و پێدەشتەکانی پێنجێن قەبارەی گەورە و ڕژەیەکی گەورە خۆشبەختانە لە کاتی پێگەشتنی تەماتە بەشی خواسی ناوخۆمانەکە لەم لایەنەوە پێویستە بۆی کەوا هیچ نەبێت دوو ئامانج بەدەست بێنم ئامانجێکانەوەی کەوا باجی گوبری خەمە سەر بەربوومی هاوردەکرا بووی لە ڕێگەی ئەوە کەمی کەمەوە قەبارەکەی کەمتر بێتەوە بۆ ناخۆ لە هەمان کاتە ئەو بەرهەمەی کەوان ناخۆی کوردستانە بەتایبەتی قەزای گۆک و پێنجێن کە بەرهەم هێنرێت ساغ بکرێت لە بازارەکانە نرخی کێبێ هیچ نەبێت تێچوونی بەرهەمێنانەکە هیچ نەبێت تێچوونی کێڵگاکە هیچ نەبێت تێچوونی دەستی کارەکە جوتارەکە بکاتەوە تەمان ئەمە لە لای کێشەوە گرنگە ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ حکوومەت یاریمی کوردستان بەم سیاسەتە ئەتوانێ هەلی کا بڕخسێنێ خۆشبەختانە ئێستا بینی لە کاتی مەسەلەن بەرهەمێنانی ئەو بابەتانی کەوا زۆر گرنگ بەتایبەتی تەماتەی بابەتەکانی کەیە سەوزەی شتەکانی کەیە زۆرێک لە دەستی کار لە شارەکانی تری نزیک لە پێنجۆنە بەتایبەتی شارە زوو لە سەی سادەق پارێزگا خڵابجەیە ئەچنە ناو پێنجۆن بۆ ئەو ماوە دوو مانگە مانگۆنیوە بۆی کەوا لێ کاریان دەستکەوت داهاتێکیان دەستکەوت بتوانن لە ڕێگەیەوە بژەی خوان دابینکەن. هەندێک جار فشاری نێودەوڵەتی بۆ کاڵا و بەرهەم بۆ شمەک بۆی کە گەشەی بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستانە زیاد نەکە بۆ نمونە ئێمە دوو وڵات بەردەوام ئاڵوگۆڕی بازرگانیمان لێ و زۆرتری شمەکی لێەوە هاوردە دەگەین تورکیا و ئێران بە نمونە وەربگرین ئەمانە شۆکارنین کە دەیانەوێت بۆ نمونە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن ئەوەندە بە نرخێکی هەرزان شتەکەت بۆ خەنە بازارەوە ئەگەر تۆ هەر کارگێ بکەی ناتوانانی بە هیچ شێک ناپەسی ئەم کارگە ناوخۆیانش بکەیت. حتمان گومانیتیان ئێمە وەزارین سیاست و ئابووریەوە دوو ڕوودراوەکەن ئێمەش کەوا وابەستەین بە هەردوو وڵاتی دراوسێمان ئێران و تورکیا هەردووکیان بەتایبەتی ئێران ئەگەر سیر بکەین مامەڵەیەکی بازرگانی قەبارە گەورەی ساڵانەی کەوا نزیکەی 10 میلیارد دلار لەگەڵ عراق و هەرێمی کوردستانە هەیەی لەبەر ئەو حەسارە دارایی و بانقی کەوا وڵاتانی ڕۆژاوا ئەمریکا لەسەر ئێران سەپاندویانە ئێران ئێستا بەدوای دەرچەیەکی باش ئاگەڕێ چاکترین دەرچێژ لەم حاڵەتە بۆ بازرگانیکردن و دەستکەوتنی داهات و هەناردەکردنی کەلوپەلەکەی هەرێمی کوردستان و عراق لەم لایەنەوە هەردوو وڵات مەسەلەن فشاری سیاسیەکان لە حکوومەت هەرێمی کوردستان نابێت جێبەجێکرێ بە ئامانجی ئەوەی کەوا بازاڕەکەی خۆیان مەسەلەن لە هەرێمی کوردستان و عراق مەسەلەن نەڕوخێ دار نەڕمێ بۆیە تێبینیەکەن لە هەنێ پرۆژە ئاگام ئاگادارین بەڵێ فشار هەبووە لەم لایەنەوە هەردوو وڵات
لەبەرەوەی قازانجێکی زۆر لە هەناردەکردنی بەروبوومەکانیان لە هەرێمی کوردستان و عێراق بەدەستێنن ئەو فشارە سیاسیانە ئەکەن بۆی کەوا قازانج و داهاتەکانیان بەردەوام بێت. پێگاتەی کارگەری قەزای پێنجوێن، ناحیە و ناوەندی قەزای پێنجوێن، 43 گوند، ناحیەی گەرمەک 90 گوند، ناحیەی ناڵپارێز 55 گوند، گوندەکانی پێنجوێن 188 گوند، ڕوبەری قەزای پێنجوێن 1129 کیلۆمەتر چوارگۆشەیە، ژمارەی دانیشتوانی نزیک دەبێتەوە لە 50,000 کەس.